بناوی خوای بەخشەندە و میهرەبان نیگەران مەبن ئەوانەی کە قسە بە پێغەمبەری خوا دەڵێن صلی الله عليه وسلم، ئەوانەی کە قسە بە زاتێک دەڵێن کە ڕەحمەتەن للعالەمینە و خوای پەروەردگار شاهیدی بۆ داوەکە لەسەر جوانترین ئاکار و ڕەوشتە، دڵنیابن تەنها ڕیسوایی و سەرشۆڕی نەبێت هیچ شتێکی دیکەیان بۆ نامێنێتەوە، چونکە خوای پەروەردگار ناوبانگی ئەو زاتەی بەرز کردوتەوە وەڕەفەعنا لەکە ذیکڕەک. کەسێک خوا ناوبانگی بەرز کاتەوە پێت وایە کە تۆ عیبادەتی شەیتان دەکەی و شەیتان دەپەرستی، بە تۆ ناوبانگی نزم دەبێتەوە، ناوی محەممەد هەر زیاد دەکا و ناوبانگی هەر بەرز دەبێتەوە، دەی ڕیسوایی و سەرشۆڕیش بۆ ئەو کەسانەی کە قسە بەو زاتە دەڵێن با دڵنیابن دەزانن وەکو چیان لێ دێت. ئەگەر بینی بێتان لە مەککە ماڵی ئەبوو جەهل چی لێ هاتووە کراوەتە چی، دەزانن کراوەتە چی، کراوەتە تەوالێت قسەی خۆمان بێت. دەی ئەو کەسانەی لەسەر ڕێبازی ئەبوو جەهلن شەیتان پەرستن با دڵنیابن ئاوایان بەسەر دێت هیچیان بۆ نامێنێتەوە، تەنها سەرشۆڕی و ڕیسوایی نەبێت. ئەو ڤیدۆیە بڵاوکەوە و هەزاران سەڵەوات بنێرە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵکو لەگەڵ ئەو پێغەمبەرە حەشر بکرێن، ئاو کارەشمان ببێتە دیفاعێک و سەرخستنێک لەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم.